لە نێو کەش و هەوایەکی سارد و بەفر و بەستەڵک کۆبوونەوە و پانێڵا گەرم و گوڕەکانی کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس دەستی پێکردو بەراورد بە ساڵانی ڕابردوو ژمارەیەکی کەم لە سەرکردە دیار و کاریگەرەکانی جیهان بەشدارن بە گوێرەی کارنامەی ڕاگەیەندراو بەرەو پێشبردننی هەماهەنگی جیهانی پێشوازیکردن لە شۆڕشی تەکنەلۆژی و بەرەنگاربوونەوەی دیاردەی گەرمبوونی زەوی تەوەری سەرەکی کۆڕبەندەکە دەبێت داڤۆسی ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بێ بەشداری چەند سەرۆک و سەرکردەیەکی دیاری جیهان بەڕێوە دەچێت بەڵام بەشداری نەکردنی سەرۆکی ئەو چەند وڵاتە لە گرنگی و بایەخی کۆڕبەندەکەی کەم نەکردوێتەوە لەبەر ئەوەی بەرپرسی پلە باڵای زیاتر لە دەیان وڵات و بەڕێوەبەرانی باڵای زیاتر لە 1000 کۆمپانیا نێودەوڵەتی تیایدا ئامادە دەبن هەرێکە لە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەهۆی ناکۆکی لەگەڵ کۆنگرێسی وڵاتەکەی لەسەر بودجەی دروستکردنی دیواری سنووری لەگەڵ مەکسیک تێریزا مەی سەرۆک وەزیرانی بەریتانیا لەبەر ئاڵۆزی کێشەی بەرنامەی دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا بەهۆی خۆپیشاندانی هێلێک زەردەکان شین جینگ پینگ سەرۆکی چین بەهۆی لاوازبوونی ئابووری وڵاتەکەی و ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆک کۆماری تورکیاش بەبێ هۆکارێکی دیاریکراو بەشداری لەم کۆڕبەندە ئابووریە ناکەن لە بەرامبەریشدا دەیان سەرکردەی جیهان لە نێویشاندا ئەنگێلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیا و جۆزێپی کۆنتێ سەرۆک وەزیرانی ئیتالیا و ژایر بۆلسۆنارۆ سەرۆکی نوێی بەرازیل بەشداری لەم کۆڕبەندەدا دەکەن لەسەر ئاستی عێراق گەرچی بڕیار بوو بەرهەم ساڵح سەرۆک کۆماری ئەو وڵاتە بەشداری داڤۆس بکات بەڵام وتەبێژی سەرۆکایەتی کۆمار بە فەرمی بەهۆی دۆخی هەستیاری عێراقەوە بەشداری نەکردنی بەرهەم ساڵحی لە کۆڕبەندی ئابووری داڤۆس ڕاگەیاندوو لە جێگەیدا هەرێکە لە وەزیرانی دەرەوە و دارایی بە نوێنەرایەتی عێراق بەشداری دەکەن لە هەرێمی کوردستانیش وا بڕیار بوو هەرێکە لە قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکومەتی هەرێم و وەزیری پلاندانان و سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکومەتی هەرێم بەشداری لە کۆڕبەندی ئابووری داڤۆس بکەن بەڵام بە هۆکارێکی نادیار سەردانەکە هەڵوەشایەوە و هیچ وەفدێکی هەرێمی کوردستان بەشداری داڤۆس ناکات لە کۆڕبەندی داڤۆسی ئەمساڵ کۆمپانیا گەورەکانی فەیسبوک مایکرۆسۆفت فۆکس ڤاگۆن و گۆڵدمەن ساکس بەشداری کۆڕبەندەکە دەکەن تێچوونەکانی داڤۆس کە بە زیاتر لە 42,000 فرانک خەمڵێنراوە لەسەر مافی ئەندامبوونی هەزاران کۆمپانیای ناوداری جیهان دەبێت کۆڕبەندی داڤۆسی ئەمساڵ بۆ 49مین جار و لە ڕۆژانی 22 تا 25 ئەم مانگە لە سویسرا بە بەشداری 110 وڵات لە سەرانسەری جیهاندا بەڕێوە دەچێت و زۆرترین ڕێژەی بەشداریش لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە لە کۆی 3000 بەشدار بوو زیاتر لە 800 کەسیان لە وڵاتەوە بەشداری دەکەن